بەڵێ ڕەوەند سڵاوتان لێبێ ڕەوەند بڕیارە ئێوارەی ئەمڕۆ لە سەعات 6 گەورەترین فەستیڤاڵ لەسەر ئاسیای ڕاخوەرێمی کوردستان لە پارکی مەولانا لە شاری سلێمانی کە دەکاتە تەنیشت فامیلی مۆڵ بکرێتەوە. دیارە ئەم فەستیڤاڵە بە پاڵپشتی دەستگای میدیایی کورساتە لێرە چەندین چالاکی جۆرا و جۆر کە لەمڕۆ دەست پێ دەکات تاکو سی مانگ واتە بە درێژای ئەم چەند ڕۆژە ئێوارانی تێتوانین بڵین لە سەعات 6 کە دەکرێتەوە بەڕووی هاوڵاتیان و گەشتیاران و چین و توێژە جیاوازەکاندا چەندین چالاکی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت. دیارەوەی کە هەیە لێسادا ئامادەکاری لەلایەن تیم و بەشداربووانی فستیڤاڵەکەەوە دەستی پێکردووە خود ئەوەی کە چکە لە نێو فستیڤاڵەکەدا چەندین بڕاندی ناوخۆیی و دەرەوەتەیدا بەشدارن و ئێستا خاوەن کۆشکەکان یاخود ئەو کەسانەی کە بەشدارن لە فستیڤاڵەکەدا ئامادە دەبن یاخود بڵین ئامادەکاری دەکەن بۆی کاتی دەستپێکی فستیڤاڵەکە چۆنەڵی تەواوی ئامادەکارەکان تەواو بێت و بەڕووی هاوڵاتیان و گەشتیاران و چی توێژە جیاوازەکاندا کراوە بێت. ئەگە من بچمە لای ئەم بەڕێزانە سڵاوتان لێ بێت سڵاو لێ بێت. ئامادەکارەکان چۆنە چێ بەڕێوە پێمان بڵێ ئێوە بەچی بەشدارن چکە سەوا خەریک بە خواردنەکانی ڤینۆسۆ بەشداری نوازارێ چاوەڕین خواردنەکان بگاتە جێ و ئەم میزەڵانەشمان حازر کردەوە مناڵە عەزیز و چاوگەشەکان. کەواتە ئەمە یەکەم جارەوە بەشداریەکەن یاخود پێش 3 ساڵ بەشداریەکەین لە فستیڤاڵی مەولانایەوە جگە لە فستیڤاڵی مەولانەش لە هەموو فستیڤاڵەکانی ترا بەشداریمان کردووە. بۆ سەعات 6 تاوای ئامادەکارەکان تەواو یاخود بڵێن بۆ دوای 6 بۆی هاوڵاتیان هات لێرە بتوانن ئیشەڵڵا نیسایتر شتەکانمانەوەی حازرەوە سیارەکەشمان هاتە خوارەوە. زۆر باشە. بابەتەکانی ئێوە چیە لێرە خوارد؟ زیاتر خواردە کوردەواریەکانە یافراخەیە برنج و شلەیە کفتەیە کوبە شفتە ئەمانەمان هەیە زیاتر. بەڕێزم یەخوا بەخێر بن بەڕێزی بێوەی لەشێوەکەم. دیارە ڕەوەندەوەی کە ئێوە ئاماژەم پێکرد خاوەن کۆشکەکان خەریک ئامادەکارین بۆی کاتی دەستپێک تەواوی ئامادەکاریەکانیان تەواو کردبێت و بە ڕووی هاوڵاتیان و گەشتیارانە دیارەمەش کۆشێکی دیکەیە ئەمان بە شیرینی بەشداریان کردەوە. فستیڤاڵەکە هەمە چەشنەیە واتە چەندین وەک ئاماژەم پێکرد بڕاندی ناوخۆیی دەرەوەی تێدا بەشدارەوە جگەل لەم کۆشکانێکی ئەم شتانە پێشکەشەکەن. دەستگای میدیای کورسات هەر لێرە لە لای ستەیجەکە چەندین بەرنامە و پرۆگرامی تایبەتی دەبێت. بەرنامە و پرۆگرامەکانی جیاواز دەبێت واتە خەڵات و دیاری تێدا دەبێت بۆ ئامادەبووان و لەگەڵ ئەوەشدا چەندین هونەرمەند تێیدا بەشدارن. شەوانی فستیڤاڵەکە ڕازاوەتر و جوانتر دەکەن. باشە هێ من زانیاریشمان بیتێ سەبارەت بە چالاکیە هونەری و کەلتوریەکان وەکو چالاکیە هونەریەکان کە ئەم شەو هونەرمەند فرمێسک بەشدارە بێت لە فستیڤاڵی مەولانە. ئەم بەڕێزە قوربانجان سڵاو لێ بێت. ئامادەکارەکان چۆنە چێ بەڕێوە؟ وەڵی چونکە یەکەم ڕۆژێتی تا ئەمەزێت یەکەم ڕۆژمان تۆزێ جەنجالی بە خۆمان بینیت ڕۆژانیتر باشتر بەڵام سواز بخوا هەستەکەم کۆمەڵێ خەڵکی زۆر بەشداریان کردووە بە شتی جیاواز و بەرهەمی جیاواز. ئێمە ژۆک و شیرینی کایلا ئەمڕۆ بەشداریمان کردو لە فستیڤاڵ ئەمڕۆ یەکەم ڕۆژە بێ ئینشەڵا بداین جۆش و خرۆشی خەڵک بۆ هاتنی فستیڤاڵەکە چۆنە بێت. لە خزمەتانین زیاتر وەکوی بەرهەمەکانی ئێمە زۆرن بەڵام ئەوەی کە لەم شوێنە بچووکە جێ بکەینەوە زیاتر گرنگی بە شیرینیین لەگەڵ بابەتی کولیچە و برمێ وشک و چیزکێک و بابەتی کێکەکان. ئەم جۆرە فستیڤاڵانە تا چەندێک گرنگە بۆیە چکە شەوانێکی جیاوازە بێت لێرە چەندی چالاکی هونەریش بەڕێوە دەچێت چەندی هونەرمەند لێرە تێدا بەشدار. بە تاکید ئەم جۆرە فستیڤاڵانە ینی ئێمە ئەبێت زۆر بە گرنگی سێری بکەین لەبەرەوەی هەم بۆ ناساندنی بەرهەمەکانمانە هەم بۆ ساتێکی خۆشە بۆ هاوڵاتیان کەن سەردانی ئەم شوێنانەکەن بەنسبەت ئێمەوە کە بەشدارە بین بۆ ناساندنی بەرهەمەکانمانە تا چەند بەرهەمێکی کوالیتی بەرز بناسەین بە خەڵک جێ شانازی بێ بۆ خەڵکی ئێمە توانی بێتمان بەرهەمێکی زۆر نایاب و پڕ کوالیتی و چێش پێشکەشی هاوڵاتیان بکەین. لە خزمەتم سەر چاوەکانم خۆشحاڵم سەر چاوەکان. دیارەمەش ئەوانێکێک لە کۆشکەکان بۆ بە هەمان شێوەژەمە ژمارەی خاتونن لێرەیە ئەمان خەریک ئامادەکاری بۆ ئەوەی کاتی فستیڤاڵەکە بەشداری بکەن و ئەگەر من بتوانم کەسێکتان وەرگرم سڵاوتان لێ بێت چێتان قسەمان بۆ ئەگەر بێت ئێرەوە خاتون سڵاو لێ بێت بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵتان دیارەوە ژمارەیەک لە خاتونی وەڕێزن کە لێرە بەشدارن. ئەمە تا چەندێک گرنگە بۆ ئەوەی خاتمان کە بتوانن لەم جۆرە چالاکیانەدا بەشدار بن وە کارەکانی خۆتان.
بەتەکیید بۆ بڵاوبوونەوەی کولتور و هەروەها خواردنە کوردەوارەکان گرنگێک ئەم فستیڤاڵانە پێشکەش بکرێت چکە نەک تەنها بۆ کەسەکانی کوردەکانی خۆمانە بەڵکو گەشتیار لەم کاتەیە سەردانێکی زۆرمانەکەن پێویستە ئاشنا بن بە خواردنە کوردەوارەکانمان ئێمە شۆک ستافی خوانی ئاورنگ لێرە بەشدارین لەم فستیڤاڵە بۆ سێمین فستیڤاڵی مەولانەیە بە کارمەندەکانمان ئێوەمە هەموو کارمەندەکانمان خانمیشن ئەوە پێگەیەکی زۆر بەهێزە بێ لە ناو کۆمەلگایە زۆر خۆشحاڵم بەهاتنتان زۆر سپاس. کانی ئێوە خۆی لە چیا بینێتەوە تا چی و چیتان حاضر کردووە بۆ ئامادەبووان و تا چەنە نرخەکانیشتان گونجاوە چکە زۆر کارەوەی کە گرنگە بەلای هاوڵاتیانی شۆن نرخەکان. بەتەکی ڕەچاوی ئەومان کردووە لەم کاتێک کە نرخەکان نرخێکی گونجاو بن و لە هەمان کاتی شەخواردنەکانمان خواردنی کوردەواریە ئێمە وەکو خوانی ئاورنگ بەوە ناسراوین کە چەندین خواردنی جۆرە و جۆری خواردنی کوردەواریمان هەیە و یەکێک لەوانە ئێمە سینی و شەکەلە کە هەموو خواردنە کوردەوارەکانی لەسرە ئەوە خواریارانمان زۆر بە تایبەت بۆیە و ئەم جارە شەر چاوەڕوانانین کە بێنەوە و خوانیارمان بنەوە. زۆر سپاس دەکەم بەڕێزن سەرکەوتوو بن. دیارە ئەمەش تەیەکێکی دیکە بوو لە بەشداربووانی فستیڤاڵەکە و جگە لێرە دیارەمە چێتەوە بەشی خوارەوە تا بە هەمان شێوەتا بە شێوازێکی بازنەیە بە دەوریا کە بەشی ئەو بەریش بە هەمان شێوە چەندین کۆشک و بڵین خاوەن کار و خانمی دەستڕەنگینی لێیە کە لێرە ڕۆژانی فستیڤاڵ جیاواز دەکەن و ئەوەی کە گرنگە ئەتوانی بڵین ئەمە بە دەر لەوەی کە ئەم کۆشکانە لێرن و چالاکیەکانیش لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە کە تا سی مانگ بەردەوام دەبێت چالاکیەکان درێژیان دەبێت و دەزیای میدیای کورساتی ژوەک ئاماژەم پێکرد چەندین پرۆگرام و بەرنامەی تایبەتی هەیە و لەگەڵ ئەوە ژاوە چاڕوان دەکرێت سەدان هەزار هاوڵاتی هەم ناوخۆی سلەیمانی دەرەوەی سلەیمانی هاوکاتە و گەشتیارانەی کە لە کۆتاکانی هەفتەدا دێنە سەردانی شاری سلەیمانی دەکەن و دێ بڕیارە سەردانی ئەم شوێنە بکەن و لەلایەن تیمەکان و یاخود سەرپەرشتیارانی فستیڤاڵەوە پێیان ئاشنا بکرێت کە شاری سلەیمانی هەمیشە بەم جۆرە چالاکیانە ناسراوە چکە من سێمین فستیڤاڵەوە بینیمان لە ساڵانی ڕابردوودا ژمارێکی زۆر لە گەشتیاران و چینی دۆشی جیاوازەکان هاتووە چاڕوان دەکرێت بۆ ئەم فستیڤاڵەش بە هەمان شێوە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان بەردەوام ڕووبکەنێرە ڕۆژانە کە تا درەنگانی شەوی تێتوان بڵێ لە سەعات شەشەوە دەکرێتەوە تا درەنگانێک بەردەوام بێتەوە فستیڤاڵەکەەوە تا و کاتە چالاکیەکان درێژیان هەبێ بۆ ئامادەبووان و میوانانەی ڕوودەکەنە نێو فستیڤاڵی مەولانە کە بە پاڵپشتی دەستگای میدیایی کورسات لە شاری سلەیمانی ئێمە چی سەبارەت بە چالاکیە هونەری و کەلتوریەکان کە هەر شەوەی هونەرمەندێک کۆنسێرت سازەکە لە فستیڤاڵی مەولانە بۆ ئەم شەو هونەرمەند فرمێسک سعات 9 کۆنسێرتێکی تایبەتی بێت لە فستیڤاڵی مەولانە بۆ بەشدار بوون. بەڵێ دیارە هونەرمەندان جۆران جۆرەوە بڕیارە میوارەیە فرمێسک لێرە چەندین گۆرانی پێشکەش ئامادەبووان کاوکان نەجمەدین و غوڵامی و تا چەندین هونەرمەند بە درێژای ئەم چەند ڕۆژە دێن لێرە لە نێو فستیڤاڵدا بەشداری لە چالاکیەکان دەکەن ئەمە مەجێی دڵخۆشیە بۆ شاری سلەیمانی بۆ هاوڵاتیانەی کە چکەم هونەرمەندانی کە لێرە بەشدارن چکە زۆرێک لە هەوادارانیان هەیە تا ئێستا نیان بینیوە لە نزیکەوە دەتوانن بێنە فستیڤاڵ لێرە لە نزیکەوە هەم جۆ لە بەرهەمەکانیان بگرن هەم لە نزیکی شۆ هونەرمەندانە ببینین کە لە فستیڤاڵی مەولانە لە شاری سلەیمانی بەڕێوە دەچیاوکات جگە لەوە وەگاماشەم پێکرد کورساتیش بەدەر لەو کارە هونەریانەی کە هەیە چەندی خەڵات و دیاریشی ئامادە کردووە بۆ ئامادەبووان و کەسانەی ڕوو دەکەنە ئێرەوە پرۆگرام و بەرنامەی تایبەتی دەبێت بۆی خەڵات و دیاریش دەبەخشێت ئەو کەسانەی دێن ئێرەوە پرسیاریان لێ دەکرێت چکە بینیمان لە فستیڤاڵەکانی دیکەدا کورسات ئەم بەرنامانەیە بووە ژمارەی زۆر لە هاوڵاتیان بەشداریان کردەوە خەڵاتیان بردوێتەوە بە هەماشەوە چاڕوان دەکرێت لەم فستیڤاڵەشدا زیاتر هاوڵاتیان ڕووبکەنێرەوە بۆی بتوانن خەڵات و دیاری دەستگای میدیایی کورسات وەربگرن کە لێرە پێشکەشیان دەکرێت.